لە ڕاستیدا هەوڵانی ئێستا هەیە بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر هەوڵێکە لە ڕاستیە بە هەمومانایەک پێویستە هەموو لایەک بەبێ ڕەچاوکردنی لایەنی با بڵێن سیاسی و فکری پاڵپشتی ئەم بابەتە بکەین. چونە لیستی یعنی خزاندنی یان خستنە لیستی پەکەکە بۆ ناو لیستی تیرۆر لە ڕاستیە درێژکراوەی ئەم عەقلیەتە شۆڤینیە کە بە پاڵپشتی ناوەخۆی تورکیا و بە پاڵپشتی لەگەڵ وڵاتانی ئیمپرالیزمی جیهانی پەکەکە خرایە لیستی تیرۆرەوە. پەکەکە لە ڕاستیە هەر هێزێک یعنی خستنە لیستی پەکەکە بۆ تیرۆر بەشێکە لەو هەوڵەی بۆ سەرکوتکردنی ئیرادەی گەلی کوردستانە لە باکووری کوردستان. ئەوەی لە ڕاستیە هەوڵێک نییە تەنیا بەرامبەر پەکەکە، بەڵکو هەوڵێکە بۆ ئەوەی کە قەزی کوردی لە تورکیا لە ڕاستیە زیاتر بن پێ بخرێەوە و شۆڤینیزمە نەتەوەی و مەسەویی لە تورکیا هەیە لە ڕاستیە بەو ئاراستەیە هەموو دەستکراوە بێت چۆن مامەڵە لەگەڵ کۆمەلگا دەکاتن. بۆی ئەم هەوڵی ئێستا هەیە لە ڕاستیدا کاری هەموو ئینسانێکە لە دەرەوەی لایەنگیری و نالایەنگیری، لە دەرەوەی خۆشەویستی و ڕقی بۆ پەکەکە لە ڕاستیە پێویستە پاڵپشتی ئەم بابەتە بکە. ئێمە ئەزانین ساڵانێکیش یەکێتی و پارتیش باهامان لە ناو لیستی تیرۆر. ئێمە باشە زانین پەکەکە لەوە دەرچوە هێزێکی لۆکاڵی بێ لە سەرتاسەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاسی جیهانیش هەزاران ملیۆنان خەڵک پاڵپشتی لە پەکەکە دەکات. لە ڕاستیە تەنیامە پاڵپشتنی لە پەکەکەەوە پاڵپشتیکردن لە ڕاستیە لە مەسەلەی کورد لە باکووری کوردستان و ئەرچی هەموو لایەنە سیاسیەکانە لە ڕاستیە پاڵپشتی هێزێک بکەن کە ئەمڕۆ لە لیستی تیرۆرایە هەزارەها خەڵک ملیۆنان خەڵک لە کورد پاڵپشتی لە هێزێکی وەکو پەکەکە دەکاتن. لە ڕاستیە لە ئاسی وەکو ئەرچی تاک لە ڕاستیە چی پێ ئەکرێ ئەرچی تاکە لە ڕاستیە لەو چالاکیە زەماوەریە سیاسی فکریانە مشارەکە بکاتن و ئەرچی لایەنە سیاسیەکانیشە لە ڕێگەی علاقە و پەیوەندیانەی هیانە لە ڕاستی بەم ڕۆڵە هەڵبسن. بەداخەوە پەیوەندی لایەنە سیاسیەکان ئێستا لە دۆخێکایە لە دۆخێکی زۆر خراپدایە. ئەمەش بەدەر نییە لە کاریگەری دەزوەردان و ئەم جۆرە علاقە خراپەی لەگە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی داگیرکرد هەیە. پرۆسەی ئاشتی لە تورکیا خاڵی یەکەم پێویستی بە درێنانی پەکەکەیە لە لیستی تیرۆر. خاڵی دووەم دانانی بەرنامەیە کە ڕوئیایەکە لە تورکیا بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان لە تورکیا بە شێوەیەکی گشتی تا پرسی کورد لە تورکیا چارەسەر نەبێت. لە ڕاستیە پەکەکەش بخرێتە لیستی تیرۆرەوە و سەدان هێزی تریش بخرێتە تیرۆرەوە تا ئەم چەسانەوەیە نەتەوەیی و چینایەتی لە تورکیا هەیە لە ڕاستیە بەردەوام بێ، هێزی تر دروستە بێ و ڕوحیەت و بەرخودانی کۆمەلگا بەردەوامە بێ. لە سەرەتای دروستبوونی هێزێک و حزبێکی تیرۆریستی نەبوو. دوای ئەوە پەیوەندیەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی وای کرد پەکەکە بچێتە ناو لیستی ڕەش. یەک نمونەیەک لە کاتی خۆی حکوومەتی تورکی داوا لە ئەمریکیەکان دەکاتن پەکەکە بخەنە لیستی ڕەش تیرۆریست، بەڵام بەهۆی ئەوەی ئەوان ڕازی نەبوون ئۆڤەرەچیان پێشکەشکردن. لە زمانی سەرۆکی ئەمریکی بیل ویلیام جێفرسۆن کلینتۆن تورکیا داوایان لە ئەمریکا کرد کە پەکەکە بخاتە لیستی تیرۆر، ئەوان نەیان کرد. بڕەچەکەی زۆر زۆریان کڕی، بەس تەنیا لە پێناوی ئەوەی پەکەکە بستە لیستی تیرۆر. ئیدی بەرژەوەندیەکە بوو وای کرد کە ئەمریکا پەکەکە باوێتە لیستی تیرۆر. لەسەر ئاستی یەکێتی ئۆروپاش ئێستا لە یەکێتی ئۆروپا ئەکسەریەت دەوڵەتەکان پەکەیان لیستی تیرۆر دەرهینایە، بەس ئیزماعی دەنجی دەوێت تاهتە بتە بڕیاری سیاسی. لە بەلجیکا دیریان هینایە ئەگەر بێت بینە سەر واقع ئەزە دێنێ سەر خودی پەکەکە ڕاستە لە کوردستانی لە تورکیا دروست بۆ ئێستا بەشەشی لە عێراق و هەندێکیان لە تورکیانە. ئەگەر بەرژەوەندەکان نەبیتن پەکەکە شتەی غەڵەت ناکاتن، چونکە گەر بێ یاسایەکانی ناونەتەوەی گرتوەکان بخینیەوە یاسایەک هەیە دەرێ کار و کاردانەوە. ئەو کاردانەوەیی کە لە پەکەکە دروست دەبیتن سەبەبی حکوومەتی تورکیە. حکوومەتی احتراف بە کورد ناکاتن، احتراف بە وجودی کورد ناکاتن، احتراف بە کەلتور و بوونی کورد ناکاتن. لە ساڵی 2010 لە سەردەمی ئۆردوگان و ئەحمەد داود ئۆغڵو باسییان دەکرد چارەسەری کێشەی کورد بکەن. لە دوای 8 ساڵ لە جیاتیەوەی دوو هەنگاو بستنە پێش 10 هەنگاو گەڕانەوە باش بڕوایان بە چارەسەرکردنی کێشەی میلەتی کورد نەما. کار میلەتی کوردیش بە میلەتەکدانانێن کە لە ناو تورکیا هەیە. دەمەوێت یەکشت برێم لە هەرێمی کوردستان دەسەڵات لەلایەکە و
هاوڵاتیان و میلت لەلایەکەن ئەگەر لە هاوڵاتیان بەبرسیەکە بەیەکە دەیانەوێتن پەکەکە لە لیستی تیرۆر بێتە دەرێتن کە تیرۆری نیە چووکە هەستێکی نەتەوایەتیان هەیە بەڵام ئەگە بێت و بینە سەر دەسەڵات ئەوە واقع بەرژەوەندیەکان وایان لێ دەکاتنەوە هەنگاوانەیە دەسەڵاتی کوردی بە تایبەت کە عمودی فەقەری دەسەڵاتی کوردی پارتی دیموکراتی کوردستان خودی کاک مەسعودە پەیوەندێکی زۆر باشیان لەگە تورکیا هەیە گوێ بە ئەوە نادەن پەکەکە بمینێ نەمینێتن لە لیستی تیرۆز بێتە دەرێنێتە دەرێت گرنگ لەکنەوان بەرژەوەندیەکان لەگەر تورکیا و بەڕێوە دەچیتن ڕۆژی چەند بەرمیل نەفت دەفرۆشن لە ڕێگەی تورکیا ئەمە واقعی وەیە پەکەکەیان ئێستا جیاتی پەکەکە دەکەن لە پێناوی ڕازیکردنی دڵی حکوومەتی تورکی خودی ئۆردوگان ئەوە واقعە ئەمە هیوادارین یەکەم جار لە ناوەوە یەک ڕیزبین دووەم جار ڕەوەندی کوردی لوبیەک دروستکەن لە ئەوروپا شتی باش کرایە بەس کاریگەری بکەنە سەر ئەمریکا لە لیستی تیرۆر دەریان بینیتن لە بەڕاستیت پێ برێم چکە ئەمریکا ئێستا پێشان دایان گۆ تاکە هێزی سەر ڕووی زەوی کە باعتیبار دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت بەڵام ئێستا خۆیان کردیتە براگەورە لە تاکە ئەوە نەمایە هێزی کێیان دروست کردی لەوەی دنیا بە شێوەیەک بەڕێوە بن مەساڵحەکان ئەو های دەوێتن لە ناو ئەوروپا پەکەکە بە ئاسانی لە لیستی تیرۆر دێتە دەرێ بەس دەبی لوبیەک دروستکرێ کاریگەری هەبیتن لەسەر ئەمریکا